فستیڤاڵی شانۆی سەرچەقام بەڕێوە دەچێت. ئەم فستیڤاڵە وەکو نەریتێکی ساڵانە لە شاری کەرکووک بەڕێوەچێت. بۆیە ئەم ساڵ کۆمەڵێک ئامادەکاری باش کراوە و ئەمەش بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئەم فستیڤاڵە بەڕێوەچێت. ئێستا ڕاستەخۆ کاروانمان لەگەڵایە. کاروان سڵاو لە کەرکووک، سڵاو لە تۆش، گەرم و گوڕی کەرکووک و ئەو ڕۆحێتە جوانەی لە کەرکووک هەیە. ئێستا فستیڤاڵێکی ئامادە کرۆ بە ناوی فستیڤاڵی شانۆی سەرشەقامەوە. پێمان بڵێ ئامادەکاریەکان چۆنە و چی کراوە و چی ئەکەن ئەم ساڵ جیاوازتر بێ لە پار. بەڵێ سەرکۆ لە کەرکووکۆ سڵاوتان لێبێ. دیارە ئێرە سانتەر ڕۆشنبیری کەرکووکە. ئەمڕۆ نوێمین خولی فستیڤاڵی شانۆی شەقام کە فستیڤاڵێکی نێودەوڵەتیەوە 15 وڵات بەشداری تیاکات لێرە نێو سەنتەر ڕۆشنبیری کەرکووک بەڕێوە دەچێت. من دەمەوێت ئامادەکارەکان پیشان بدەم، ینی تەواوی ئامادەکارەکان لێرە کراوە. ئەمە هەم ئاڵای وڵاتە بەشدار بۆکانە و هەم وێنەی نمایشەکان و ناوی نمایشەکان هەمووی لێرە نووسراوەتەوە، ناوی سپۆنسەرەکان بە هەمان شێوەکە دەستگای میدیای کورسات یەکێکە لە سپۆنسەرە میدیایەکان بە هەمان شێوە لێرە وجودی هەیە. دەمەوێت باسی ئەوش بکەم کە کۆمەڵێک ئەستێرەی هەم ناوخۆیی و هەم نێودەوڵەتی لە بواری سینەما و لە بواری شانۆی ئەمڕۆ بەشدارن. من گفتگۆی زیاتر لەگەڵ میوانەکەمەکەم وتەبێژی شانۆی شەقام هەوار فارس هەوارخان سڵاو لێبێ. زانیاریمان دەرێ سەبارەت بە فستیڤاڵەکەتان ئەمڕۆ چییە و کەی سەعات چەند دەست پێکا، لە کوێ دەست پێکا و نمایشەکان چی؟ دیارە ئەمڕۆ بە سوپاسەوە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات نوێمن خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک لە گەڕێکی شۆریجۆ لە بەرامبەر چێشخانەی حەمەناسرەوە دەست پێکات. لەو شوێنەوە ئێمە بە گۆڕپانێک بە بڵین کەرنەڤاڵێکی مەیدانی تەواوی شەقامەکە لە شۆرجە و تاکو سەنتەری ڕۆشنبیری لێوان لێوەکەن لە چالاکی هونەری شان و گۆرانی و هەڵپەڕکێ و نمایشی سێرک و نمایشی بووکەڵا تاکو ئەگەینە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک. لێرە کاتژمێر 5 ئێوارە مەراسیمە فەرمێکەمان دەست پێکات. لەم شوێنەی لێ وەستاوین نمایشێکی شانۆیی هەیە کە بەرهەمی شانۆکارێکی وڵاتی بەلجیکایە کە بەرهەمی وەرکشۆپێکە لەگەڵ پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی لەم شوێنە نمایش ئەکرێت. دواتر لە نێو تەلاری سەنتەرەکەدا مەراسیمە فەرمێکەمان بە بەشداری وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و کاک ئاسۆ مامەند و بەڕێز پارێزگاری کەرکووک و کۆمەڵی کەسایەتی و هونەرمەندی دیاری جیهانی لێرە دەست پێکات. فستیڤاڵەکەمان بۆ ئەم ساڵ پەیامەکەی شانۆ لە پێناو سەقامگیریەیە کە ئێمە لە خولەکانی پێشووتردا باسی ئەومانە کرد. پەیامی ئێمە ئاشتی و پێکەوەژێت. ئێستا ئەگەینە ئەوەی کە بڵین لە ڕێگای هونەرەوە ئاشتی و سەقامگیری بەرجەستاکەین. بۆ ئەم ساڵ 15 وڵاتی جیهانی بەشداریان کردووە. 20 نمایشی شانۆییمان هەیە، نمایشی شانۆی گەورە و شانۆی مناڵمان هەیە کە نمایشی شانۆی گەورە شانۆی مناڵ 4 نمایشمان هەیە و ئەوەی کە ئەمێنێتەوە نمایشی شانۆی گەورەیە. ئەمە بەدەر لەوەی کە ئەمڕۆ وتاری فەرمیمانە بێتی سەرۆکی فستیڤاڵ و ئەو کەسایەتیانی کە هاوکاری فستیڤاڵ کەسایەتی فەرمیەکان و دواتر خەڵاتی زێڕینی فستیڤاڵمان هەیە وەکو نەریتێکی ساڵانەمان کە ڕێز دەماندوو بوون و ئەسمونی شانۆکارانی جیهان ئەگرین لەگەڵ سینەماکارانی جیهانی. بۆ ئەم ساڵ 5 ئەستێرەی دیارمان هەیە لە کوردستانەوە بەڕێز هونەرمەند شوان عەتوف و خاتوون نیگار حەسیب قەرەداغی کە بەڕێزیان لە وڵاتی نەمساوە هاتن و بەڵام کوردن و خەڵکی سلێمانی بەڕێزیان و دواتر ئەستێری بواری کۆمیدیای عێراقی ئەیاد ڕازی و جەعفەر دەحخان ئەستێری دیاری بواری سینەمای ئێرانی و بەڕێز هونەرمەند فەرشید کەوێڵی کارۆڵی سەنجەرخانی هەبووە. ئێمە کۆتایی مەراسیمەکەی ئەمڕۆمان لە نێو سەنتەری ڕۆشنبیری بە کۆنسرتێکی گۆرانی میوزیکی ڕەسەنی کوردیە بۆ گروپی میوزیکی کیژانی سنە کە لە ڕۆژی یەکەمی فستیڤاڵ و لە کۆتایی فستیڤاڵ کاکاتە داخستنی فستیڤاڵەکە لەگەڵمانە بن و بە کۆنسرتێک کۆتایی پێدێنین و بۆ کۆنسرتیش دەست پێکەین. کۆمەڵی چالاکی دیکەمان هەیە لە ڕۆژی دووەم و سێیەم نمایشەکانی شانۆی شەقام لە نێو زانکۆی کتاب کە سپۆنسەری فستیڤاڵەکەمانن و هاوکارمانن و لە نێو قەڵای دێرینی کەرکووک نمایشەکانمان پێشکەشەکەین و کۆمەڵی شوێنی دیکەمان دەستنیشان کردەوە بۆی نمایشی شانۆی شەقام لە تەواوی کەرکووکدا
باڵ بەسەر شارەکەدا بکێشێت و بتوانین لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە کەشێکی هوەری زۆر جوان لە کەرکووکە با بڵێن دروست بکەین و بە سوپاسەوەمێ ئاماژە بکەم ئێمە کۆمەڵێ هاوکارمانەیە هەر لە کورساتی ئازیزەوە کە سپۆنسەری میدیاییمانەوە فستیڤالەکە لە ژێر چاودێری بەڕێز ئاسۆمامەن سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددین یەکێتی نیشتمانی کوردستانە و بەڕێز ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک هاوکار و هەماهەنگی جدی فستیڤالەکە نووسینگەی سکرتارەتی سەرۆک مام جەلال لە کەرکووک هەمیشە پشتیوانی ئێمەیە لە تەواوی خولەکان و تاکو ئەمڕۆژ کە خولینەوەی فستیڤالە ئەوە بۆ هیواین بتوانین لە ڕێگەی ئەم فستیڤالەوە تەواوی ڕنگ و دەنگە جیاوازەکان پێکاتە جیاوازەکان لە کەرکووکە کۆ بکەینەوە تەواوی وڵاتە جیاوازەکان لێرە کۆ بکەینەوە پەیامی ئاشتی و سەقامگیری و پاراستنی کولتوری نەتەوەیمان و جوانی کولتوری نەتەوەیمان بکەین بە تەواوی وڵاتانی جیهان بڵێن ئەمە کەرکووکە کە ئێستا لە کەشێکی سەقامگیردا ئەژین و کورد هەمیشە دەست پێش خەرە بۆ پەیامانە سپاس بۆیەوە ئەنی سەر کۆلای ئێوە ڕوونەکە لەم ساڵانی دواییە کۆمەڵێک چالێکی جۆر بە جۆری هونەری و شانۆیی کە لە کەرکووک ئەنجام بدرێ بەڵام شانۆ و شەقامی شەکەلۆ چالێکیانی کە زۆر جیاوازە بۆ پێی کە لە دەستپێکەوە تا کۆتایی کەشێکی تەواو هونەری باڵ بەسەر کەرکووکە با بڵێن ئەچێژێ با بڵێن کەرکووک قەزا و ناحیەکانی گەڕەکەکانی هەمووی تێکەڵ بە کەشێکی هونەری تەواو بێت وەکو میوانەکەشم باسی کرد هەم چالەکەکان تەنها لە کەرکووک نییە بەڵکو لە دەروی کەرکووکیشتیا بنمونە ناحی پردێتیایەکە زانکۆی کتاب کە کەوتۆتە ناحی پردێەوە هەندێک لە چالەکەکان لەوێ نمایشەکرێن و هەندێکی لەسەر قەڵای کەرکووک و هەندێکی لەسەر شەقامەکان و هەندێکی لە نێو سەنتەر ڕۆشنبیری کەرکووک بەپێی ئەو خشتەیەکەوە بۆ چالەکەکان دانراوە بەم شێوەیە دابەشکراوە بەسەر کەرکووکدا بۆی کە هەموو کەرکووک ئاشنای ئەو کەشە هونەریە بێت ئاشنای ئەو شانۆیانە بێت ئاشنای ئەو بەرهەمانە بێت کام ساڵە شانۆی شەقامدا نمایش دەکرێت. سپاس بۆ هەموو ئەو کەسانە کە ئەوە خزمەت بکەن لە بواری هوەرە ئەو کەسانەی کە خولیای هوەریانە بتابێت خولیای شانۆی سەرشەقام ئاوا بتوانن هۆنەکەی خۆیان پەرە ئەمە تایبەتمەندیەکی خۆی حەزەکەم ئاماژەی پێ بەم لەبەری لە نزیکۆ من ئاگام لە هاوڕێیانەیە لەوێ کە دەستیان خۆش بێ لەگەوەی کە کەرکووک بەڕاستی سەقامگیریەکی زۆر باشی بەخۆی و بینیەوە یاخوا هەمیشە ئەوە ئاسایش و ئەمنێت لە کەرکووکا بەرقەرار بێ و هوەریش لەوێ بە شێوازێکی باش لە پێشکەوتنا بێ بە تایبەتی هوەری شانۆ من ئێستا دڵخۆش بووم کە کاروان و میوانەکەی بێبینی لە پشتیانەوە چەندین ئاڵای وڵاتانی جیاواز دانرابوون کەم فستیڤالە بە نێودەوڵەتی کراوە کەم فستیڤالە لە وڵاتانی ترەوە یەن نمایشەکەن لە کەرکووک و لەم فستیڤالەشا بێگومان ئەمڕۆ چەند کەسێک چەند ئەکتەرێکی بەناوبانگ چەند ئەستێرەیەکی گەشاوە خەڵات دەکرێن کە ئەمە جێگەی دڵخۆشیە کە ئەم ئەستێرانە بێن لە کەرکووک خەڵات وەرگرن چکە ئەمەش جارێکی ترە بێتەوە بە شانازی بۆ کەرکووک کە بتوانێت ڕێز لەو ئەستێرانە بگرێت کامی لەسەر ئاسی گیان و لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەکتەری بەتوانان و ئەتوانن نواندنی باش بەجێبێنن هیوادارین کە ئەم فستیڤالە دەرفەتێکی تر بێ بۆی کە کەرکووچیەکان بڵێن ئێمە بە کۆمەڵێت لە تایبەتمەندیەکانی ژیانی ڕۆژانی خۆمان کە کەرکووک لە هەموو پارێزگاکانی تر جیاوازترە چونکە چەندین نەتەوەی جیاواز بەیەکەوە پێکەوە ژیانێکی جیاوازە ئەو ئەمن و ئاسایشێتێک لە کەرکووک هەیە و ئەو ترسەی کە نەماوە هەمووی ئەگەڕێتەوە بۆی کە پارێزگایەکی زۆر بەتوانامانەیە پارێزگایەکمانەیە کە حەزەکەی لەسەر شەقامەکان بە پێ بڕۆی نەک بە ئۆتۆمبیل و شتی کە چکە ئەمەنە پاچیان کردوتەوە ئەمەنە خەڵکەکە ئێستا لە دۆخێکی باشان هەر ئاوەدان بێ کەرکووک هەر ئاوەدان بێ هەم خەڵکەکەی دڵخۆش بن هەمیشەش بتوانن بەڕووی ئەم فستیڤالانەیە کاری باشتر و باشترینیش بکەن ئێمە لەگەڵتان بەردەوامین هەفتەی ڕابردووش هەر لە مەریوانش شانۆی سەرشەقام ئەویش کە هەژدەیەمین خولی بوو بەڕێوەش و ئەویش کە ئەزانی زۆر لە ئاستێکی باڵایە ئەمە جێی دڵخۆشیە سەرکە منیش بەشداریم کردو لە فستیڤالە باڵێ بەشداریم کردو خەڵاتیشم بردووە بەشداری کردووە کاتێکیش لەگەڵی دانیش یەک دنیا یادگاری هەیە لەو فستیڤالەکە بەشداریتیا کردە